بنای خواست سلاو هارن هیوام لهر شنه بن ساخو سلامت و تندروز بن انشالله. برای دیسان امنی هاتم این لخدمت ایوه و پیشکش کردن ویدیویی کیتر لازنجیره ویدیوکانی بده سنانی پاره لانترنت لا پیجی فیسبوکی بده سنانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنانی پاره لانترنت و برای که یکم جاره و چنلی بینن لیره چنلی بده سنانی پاره لانترنت کمن نیاتمو این هفتانه 4 ویدیو لاره یو چنل و بلاوه کموه که ایوه بی برام بردتوانی براو الکترونیا کان و هر وها دولار امریکی به دست بهینن و ایوه هیچ اکل ویدیوکانی دهاتو لدست ندن کم بلاویانه کموه چنل که سابسکرایب بکن زنگولای تنشش چالاک بکن و هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاوه کموه یوتیوب لاره نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوه و یکم کسبن که به این ویدیو کام ببینن پیش اوی بچینن ام ویدیو عزیزان من به ایوه علم که به هیچ شوایک ام ویدیو لدست ندن آکوتای سری ام ویدیوی بکن چون که لم ویدیو دا باسی 4 دراوی الکترونی زور گرینگه کم که پیویسته همو کریپتو چیا کان ام 4 دراویان هبه بلام پیش هموشتک اما سیگنالی کرین نیه عزیزان تنها لسر تجربه خون من ام ویدیو هم دروست کردوه اوی که ضرر و قازان چکه لأستوی خویتی با بچین انا ویدیو که بو اوی ام 4 ممکوینه بیوه بناسین و هر وها پیتان بلیم که لبرچی براستی ام ممکوینانه پوتانسیلی اویان هیا که لآینده دا قازان جکی باش بو ایوه هبید یکم میان عزیزان دوج کوین براستی دراوه که پال پشتکی زور با قوتی هیا وکو ایلان ماسک و هر وها که ایلان ماسک شاتوه تویتری کریوه پوتانسیلی اوی هیا که براستی بیبی دوج کوین لا آینده ایکی دور یا خود نزیک زیادترین قازانج باو کسانه ببخشی که هولدری هم دراوه اما سببی اویه که ایلان ماسک پشگیری هم دراوه که و هر وها دنگوه کی واشه که دوج کوین ببیته دراوی رسمی تویتر که اما براستی و یکی او بو که گوتم یکم دراو که دوج کوینه پیویسته هاتان به لاین کم چند دکتان هبه بو اوی لچند سالی دهاتو دا قازانج بکرد که مارکت کپی 16 میلیارد دلاره و هر وها مارکت کپی روزانشی 2 میلیون دلاره و هر وها مارکت کپی تخمینی هم دراوه دیسانوه 16 میلیارد دلاره دو هم دراو عزیزان که امش پوتانسیلی و هیا که لچند سالی دهاتو دا راستی قازانج بیو ببخشه ترا کلاسیکه یا خود همان لونا کلاسیک امش هر وکو دزانی که ام دراوه لسط و 17-18 دلاره و هاتوه لاستادا که 3-0-24 نواتونو معامله پیکره امش لبرچی من پیتان علیم که دراوه کی باشه بو آینده کی تر چون که بایننس هاتوه ام دراوه لنا بایننس شلیست عزیزان زور گرینگه هاتوه تو کنسوزیه کی گوره بو ام دراوه انجام داوه چون که ام دراوه براستی شکسته کی خوارد که لسط و 17-18 دلاره و هاتوه پوینتی دیسانه و ایمه دتوانین مطمئنه باو دراوه بکن که ل 3-0 و لاین کم بیتوه سنتی یا خود 0-2 کم بکاتوه بو اوی ایوه و دراوتان هبه بو اوی لاینده ایکی ترا براستی زیادترین قازانج لاری ام دراوه بکن من لیرانه دراوه کم لبیر چه عزیزان باویش بینم دوای آخیری از این اثر شیباینو سیام دراو عزیزان که بیبی دوج کوینه که اکاتا منالی دوج کوین براستی مطبی زور احتمام باو دراوی بدهی چون که لیستادا صفرکانی زور کمه زوره ببوره 8-0 و امش لبر چی من علیم که ام دراواشتان هبی و هولدی بکن چون که یکم شد که سواپی هاتوه و توانن لبه استیکینگ انجام بدن و هر وها لیکیودیتی لسواپه که براستی روش بر روش برو هلکشان نچه و اوی لهموی گرینگ تره که هولدری هم دراوان که نزیکی میلیونکو 600 بو 700,000 هولدری هیا و هر وها لپیجی تویتریش زور
کمیونیتی زۆر بە قووەتە ئێمە دەتوانین احتیمام بە دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆینیش بدەین بۆ ئەوەی لە چەند ساڵی داهاتوودا بەڕاستی قازانجێکی زۆر لە ڕێی دراوی ئەلکترۆنی بەیبی دۆچکۆینەوە بکەین. بەڵام ئاگادار بن ئازیزان ئەو سێ دراوە کە بە ئێوەم ناسان هەروەکوە بینن کە سەحیشینی وەرگرتووە واتە ئەم سەحیشینە بەخۆی ئاماژە بەوە یەکە کە ئەم سێ دراوە کە بە ئێوەم ناسان باوەڕپێکراون لە مەرجعی دراوە ئەلکترۆنیەکان کە کۆین مارکێت کەپە و هەرسێکیشیان ئازیزان لەسەر باینانسی هەروەکوە بینن ئێوە دەتوانن لەسەر نێتوەرکی باینانسی بکڕن چکە بەڕاستی ئەخدەستی زۆر کەمترە لە ئیسێریوم و ئاخیر دراو کەموێ بۆ ئەوەی ئێوە بیکڕن شیبا ئینوە. من هیچ ناڵێم ئازیزان، من هیچ باسی شیبا ئینو ناکەم چونکە هەمووتان ئازانن کە شیبا چه شۆڕشێکی گەورەی کرد بەگشتی کریپتۆکارنسی و چەند کەس لە ڕێی شیبا ئینوەوە بوون بە دەوڵەمەند. تەنها من پێتان ئەڵێم شیبای هۆڵ بکەن بۆ ئەوەی لە چەند ساڵی ترا بەڕاستی ئێمە شاهدی چەندین کمکردنەوەی چەندین سفری شیبا هەتاکو سانتی بوونی شیباش ببین کە نزیک ببیتەوە لە سانتی و زۆر کەس لە ڕێی شیباوە بەڕاستی قازانجێکی باش بکات کە ئێوە دەتوانن لە ئێستادا لەسەر نێتوەرکی ئیسێریوم ئەم دراوەی بکڕن. بەڵێ ئازیزان ئەم چوار دراوە هەروەکو لە بیداتی ڤیدیۆەکەم بە ئێوە بوت کە ئەمە سیگنالی کڕین نییە، هەر زەرەرێک و قازانجێک لە ئەستۆی خۆتانە. ئەوە بەپێی ئەو تەجروبەی کە هەیتم و هەروەها پۆتانسیێلی ئەوەی هەیە کە ئەم دراوە باسی چەند بابەتێکم کرد کە هەر دراوێک لە ئێستادا چ کارێکی باشی بۆ ئەنجام بدرێ بۆ ئەوەی ئێوە لایەنێکەم بیکڕن و لە داهاتوودا بەڕاستی لە ڕێی ئەم دراوانەوە ببن بە دەوڵەمەند. ئەوی تر بڕیا لە دەست خۆتانە هەر کڕین و فروشتنێک کە سێبارەیەکەمەوە لە هەر ڤیدیۆیەک ئازیزان کەم باسی هەر دراوێکەکەم هەر کڕین و فروشتنێک لە ئەستۆی خۆتانە واتە خۆتان بەرپرسیارن لە قازانج و زەرەری هەر دراوێک. بەڵێ ئازیزان ئەم ڤیدیۆ زۆر پێویست بوو کە من چەندین بار باسی ئەم چار میمکۆینەم کردووە بەڵام لە ئێستاشدا هاتم دیسانەوە باسی ئەو میمکۆینە بکەم کە لە ئایندەدا بەڕاستی چه قازانجێکی دەبێت بۆ هۆڵدێرەکانی و سەبەبەکانیشم هێنان کە بۆچی ئەم دراوە پۆتانسیێلی هەلکشان یاخود بەرزبوونەوەیان هەیە. ئەگەر هەر کامێ پرسیارێکتان هەبێ لە ژێرم ڤیدیۆ لە چەنەلی یوتیوب بوون بنووسن ئازیزان من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وهروەها بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم و یار و پەنای ئێوە بێت.